شارەیە بە بێدەنگی و بێخەشکردنی داهاتی خەیاڵی بۆ بانگەشە لە گەشەکردن و فراوانبوونە. بەڵام چۆن؟ بەیەکەوە وەڵامەکەی وەردەگرین و دواتر بڕیار دەدەین چۆن سلێمانی بە بێدەنگی گەشە دەکات. شەقامی ئۆتۆبانی بابان یاخود پرۆژەی شەقامی 100 مەتری لە سەرەتای دروستکردنیدا زۆر کەس بە خەون و خەیاڵ ناویان دەبر دەیانوت چۆن لەم بەرزی و نزمی و هەوراز و نشێوەی شاری سلێمانیدا شەقامێ دروست بکرێت و فراوان بکرێت. بەڵام ئێستا زیاد لە 170 پرۆژەکە تەواو بووە و لە ساڵی داهاتوودا بەڕووی شۆفێراندا دەکرێتەوە. لە ئێستادا پرۆژەی شەقامی 100 مەتری واقعە. پرۆژەی شەقامی 100 مەتری خۆتان ئەزانن ئەوە ماوەیەکە ئێمە بەردەوامین لێرە ئیشەکانی هەتاوەکو ئێستا زۆر بە باشی بەڕێوە چووە. ئێستا تقریبان لە ئەتوانین بڵێن لە مەرحەلەکانی کۆتایی پرۆژەکایە کاری زۆربەی بڵێن ستراکچەرەکان بردەکان ئەندەرپاس ئۆڤەرپاس یەکتەبڕەکان زۆربیان تەواو بوون هەنێکیشیان لە قۆناغی تەواوبوونایە زائیدەن ئیشی تێکەڵ ڕێژکردن و قیرتاوکردن بە شێوەیەکی زۆر چاک و بەرچاو بەڕێوە چووە. ئەوانیش تقریبان لە کۆی 32 کیلۆمەتری پرۆژەکە نزیکەی 24 کیلۆمەتری قیری تەواو بووە و بەشەکانی تریشی کە قیر نەکراون تێکەڵ ڕێژکردن و بڵێن بەردی شکاو ئەوانیش بەشێکی زۆری تەواو بووە. لە 170 پرۆژەکە ئەگەرۆکو ئینجاز حسابی پێین تەواو بووە بەڵێ وەکو کاتی پرۆژەکەش بەپێی ئەو خشتەی کارکردنی کە هەمانە ساڵێکی تر بە تەواوەتی تەواو بێ پرۆژەکە هەرچەنە بە بەش تەواو بووە یعنی زۆر ینی وێزگەمان هەیە زۆر ستەیشمانەی هەموو هەر تەواو بە بێکجاری. چوار پردی گەورە و مۆدێرن و جیاواز کە لە هەموو هەرێمی کوردستاندا تاقانەیە هاتوچۆی سلێمانی، دووکان، کەرکووک، هەولێر بەیەکەوە دەبەستێتەوە. بەشێکی گرنگە لە شەقامی 100 مەتری ئێرە دەروازەی شاری سلێمانیە. ئێرە ئەندەرپاسی بەختیاریە کە لەسەر شەقامێکی سەرەکی و جەنجاڵی شاری سلێمانی دروست کراوە. لە ئێستادا بۆ تا یەکێک لە پرۆژە گرنگەکان کە زۆرێک لە جەنجاڵی و قەرەباڵغی ئەم ناوچەیی کۆتایی پێهێناوە. پرۆژەی یەکتر بڕی تۆفیق وەهبی یەکێکی دیکەیە لە پرۆژە خزمەتگوزاریەکانی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی کە زۆرێک لە گرفتەکانی هاتوچۆی شەقامی 60 مەتری شاری سلێمانی چارەسەر دەکات. ئێرە یەکتر بڕی ئارامە، ئێرەش ئەندەرپاسی فاروقە. هەردوو پرۆژەکە بەدەستی سەرمایەداری ناوخۆ دروست کراوە کە زۆرێک لە قەرەباڵغی و جەنجاڵی سەر شەقامی 60 مەتری شاری سلێمانی کۆتایی پێهێناوە. ئەم پرۆژەیە پێچەوانەی ئەو پرۆژانن کە لە پارێزگاکانی دیکە لە بەرامبەردا پارە و زەوی دەدرێ بۆ بێگانانەی کە چەندین ساڵە هەوڵی داگیرکردنی خاکی کوردستان و سڕینەوەی ناوی کورد و ناسنامەی کورد دەدەن. ئەندەرپاسی والی هاوشێوەی پرۆژەکانی دیکە بۆ تا ڕەمزی جوانی و ئاوەدانی شاری سلێمانی بەبێ ئەوەی وەکو پرۆژەکانی تر پارەیەکی زۆر سەرف بکرێ لە ڕیکلامکردن و بانگەشەکردن بۆی بۆەوەی دواتر بە هاوڵاتیان بفرۆشێتەوە. ویستم ئەم ڤیددیۆیەتان لە نێو ئۆتۆمبیلدا بۆ تۆمارکەم جالەوەی ئەم پرۆژە یەکێکە لە پرۆژە گرنگ و استراتیژیەکان سیمایەکی جوانیشی بە شاری سلێمانی بەخشیوە. ئەمە پرۆژەی بەرزە پردی حەبسەخانی نەقیبە کە دەکەوێتە سەر بازنەی مەلیک مەحموود زۆرێک لە جەنجاڵی و قەرەباڵغی ئەم ناوچەیی چارەسەر کردووە. لە ساڵێکدا ئەم پرۆژەیە تەواو کرا کە بەرواری 21 دوانزەی ساڵی 2023 پرۆژەکە دەستی پێکرد. لە بەرواری 19 دوانزەی ساڵی 2024 شەقامەکە بەڕووی شۆفێراندا کرایەوە. ئەوەی گرنگە ئێوە بیزانن هەموو ئەم پرۆژانە لە ماوەی 3 بۆ 4 ساڵی ڕابردوو لە شاری سلێمانیدا دروست کراوە لەو کاتەوەی دەستی ئەو کەسانە بڕدراوە کە دەیانوی سەرخان و ژێرخانی ئابووری شاری سلێمانی بۆ بەرژەوەندی خۆیان قۆڕەکەن. ئێستا سلێمانی بەنهێنی و بە بێدەنگی گەشە دەکا لەو کاتەوەی چاوی بازرگانە سیاسیەکان و
سیاسیە چاوشنۆکەکانی لەسەر نەماوە چاوەڕوانی لێ دەکرێت ڕۆژەی گەورەتر و زیاتر بۆ شاری سلێمانی ئەنجام بدرێ لە ئێستادا کار لەسەر ئەوە دەکرێت ئەو حیزبانە دروست نەکرێن کە لەسەر بنەمای ئازادی و ئازایەتی خەڵکی شاری سلێمانی دروست دەکران و دواتر مەترسیش بوون لەسەر خاک و خەڵکی شاری سلێمانی ئێستا لەم شارەدا بە یەکدەنگی و بە یەکدەستی کار دەکرێت بۆ ئەوەی مەترسیەکان لەسەر شاری شاران شارە حەیاتەکە دوور بخرێتەوە.